لەگەڵ نزیک بوونەوە لە جەژن قوربانی و شێواز و چۆنیەتی کوشتنەوەی ئاژەڵەکان کە بۆ قوربانیکردن ئامادەکراون دەبێتە جێی مشت و مڕ و بابەتی گەرمی هاوڵاتیان. هاوکات یەکێتی زانایانی ئاینی ئیسلامیش ڕای دەگەێنێت لە پێناو پاراستنی ژینگە و تەندروستی هاوڵاتیان دەبێت لە سەربڕینخانەکان و لە ژێر چاودێری تەندروستیدا ئاژەڵەکان بکرێنە قوربانی. قوربانیکردن بەڕاستی لە کۆمەلگای ئێستادا زۆر بەرکەوت و لێکەوتی هەیە لەبەرەوە بێ بەڕاستی ئاگامان لێبێت چۆنی بکەین. یەکەمە قوربانیانەی کایکرێن لە ڕووی پزیشکی ڤێرتەنەریەوە بەڕاستی پشکنینی بۆ بکرێت زۆر شتی چاکە و دیسانەوە شوێنی سەربڕین ئەگەر بکرێت لە سەربڕینخانەکان بکرێت گە نەکرا لە ماڵ و شوێنەکانە کاکرێ نەبێتە ئارێک بۆ خەڵکی واتە نەبێتە هۆی بڵاوکردنەوەی خاشاک و پیس بۆ خلی و زۆرکردنی مێش و مەگەز یاخود بڵاوکردنەوەی بۆن و بەرامە. سەرڕای لێکەوتە و وانە باشەکانی قوربانیکردن بەڵام هەندێک جار بەهۆی چارەسەر نەکردنی پاشماوەی ئاژەڵەکان و فڕێدانی لە ناوشار و دەرەوەی شاردا ژینگە پیس دەبێت و مەترسی لەسەر تەندروستی هاوڵاتیان دروست دەبێت. هاوکات بەرپرسی ڕاگەاندنی ژینگەی سلێمانیش ڕێنمایی هاوڵاتیان دەکات لە کاتی قوربانیکردندا پاک و خاوێنی ژینگە لەبەرچاو بگرن. بەڕاستی ئەو مەترسیانەیە کە لە ئەنجامی قوربانی و دروست دەبێت لەسەر ژینگە و لەسەر تەندروستی هاوڵاتیان ئەمەوێ ئاماژە بە و ئاەتە پیرۆزی قورآنی پیرۆزکەن کە خوای پەروەردگارە فەرمێ یا ئەیها الذین ئامنوا لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى واتە فەرمێت کردەوە چاکانتان بەتاڵ مەکەنەوە بە دروستکردن یاخود بە منەتکردن یاخود بە ئازێردانی خەڵکانی تر. بۆ چاودێری مەیدانی ئاژەڵان و سەربڕینخانەکان شارەوانی و قایمقامێتی سلێمانی لیژنەیەکیان پێگەناوە. ئەندامێکی لیژنەکەش دەڵێت سزای کەسانی سەرپێچی کار دەدەن و داواش لە هاوڵاتیان دەکات بەرپرسیارانە مامەڵە بکەن و سیمای شار تێک نەدەن. هاوڵاتیانە کەمی بەنە شوێنی مەبەست لە شوێنی مەبەستیش لە مەدانی ئاژەڵ کڕن لە شوێنەکانی ئەم لاولا بۆی ئاژەڵی نەخۆشی نەبێ و هەر کەس ئاژەڵیش کڕیبی باتە ڤێرتێنەری لە ئەوان لیژنی تایبەتیانە فەحسی گۆشتەکەکەن دواتە بیبەخشنەوە بۆ ئەوی دووشی گرفتێ نەکەین چکە بەڕاستی لە شوێنە گەشتەکانە ئەگەر هەڵسو کەوسێکی دروست نەکرێ بەڕاستی هەم بۆ سەلامەتی هاوڵاتیان هەم بۆ باری دەرونی هاوڵاتیان بە تایبەتی مناڵان لە لەو شوێنانە ئەو خوێن و سەربڕینی بین ڕەنگە باری دەرونی تێک بچێ و سیمای شوێنەکە تێک دەچێ و ئەرکوماندوومەنێکی زیاتر بۆ پاشماوەکان بۆ کرێکارەکانی ئێمە زیادەکە ئەمە لەسەر هەمومان ئەرکە بێت. ئەگەرچی مەترسیەکانی نەخۆشی پەتای خوێنبەربوون لە ئێستادا ڕێونەتەوە بەڵام لایەنە پەیوەندیدارەکان جەخت لەوە دەکەنەوە کە قوربانیکردن دەبێت لە ژێر چاودێری تەندروستیدا بێت بۆ ئەوەی لێکەوتێ خراپی نەبێت و بەهۆی پاشماوەی ئاژەڵەکانیشەوە ژینگە پیس نەکرێت کە ئەمەش هەمان ئەو بنەمایانن کە ئاینی ئیسلام لە کاتی قوربانیکردندا داکۆکیان لێ دەکات. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.